والله باسی دنیامان نەکرد و باسی قەدیمان نەکرد ئەوانە وەک چۆن بێژیت قەدیم چی بووە چی نەبووە. باشە ڕەفیقی ئیسا لەگەڵ جارانە چی فەرقێکی هەیە؟ فەرۆ فەرقەکەی وەستانێ کەمی ڕەحم نەماوە ڕەحمیانەت کەمی کرد کەمی کردە بەڵێ. باشە لە چی لە ڕووی چیوە بۆ نوە سەردانی کردنەوە ڕەفیقی کەمی کردە لە چیوە ڕەحمیانەت کەمی کرد؟ وەڵی جاران هاوسێ ماڵ بوو ئەمانە تێداوە دەست هاو ماڵەکەەوەی ئەچم دوو ڕۆ سێ ڕۆشتن تێمەدەوە با کردی ماڵەکەمان لەگەڵاتان بێ میوانێک شتێکە هات بچە پیریوە ینی جاران ئامانەت پارێز و بەڵێ ئیستا وایە لێ هاتە پیاو ناوێرە یعنی بچێتە شوێنێک و ماڵجە بێلێ ئەوەی هاتێ ڕاستەکەی با بچینە لای ئەم پیاوە بەڕێزان مامە حاجی گیان سڵاوی خۆت لێبێ. سلام ورحمة الله. ڕەفیقەتی ئیسا جاران فەرقی هەیە؟ جاران برادری جاران و ڕەفیقای جاران بە دڵپاکی خەڵک دڵی لە یەکتری پاک و برایی خۆش بوو. ڕەفیقاتی جاران قەدیم خۆش بوو خەڵک دڵی پاک بوو و دڵی پاک مەرحەبایەکی کرد. ئیستا لەم زمانە وانەیە زمان قەدیمە بۆ ئیسا وەک جاران نەما مامە حاجی نەماوە جاران ڕەحم بوو لە بەینە ئولفەت بوو بەرەکەت بوو دوڵەڕێوە غیرت بوو بەرەکەت بوو عالم کەس خەفەتی نەوە خەفەت و قار نەوە جار وەگیسە ئیستا هەر کەس یەگری چەند کێشەیی هەیە خەڵک جاران کێشەی نەوە ئیستا یەک لای خەڵک هەر کێشەی گشتی نەخۆشیە جاران کەی نەخۆشی بوو من گەورە عەمەر گەورەیە وەرە گەورە من وەرەوە تا چمیسە نەخۆشی نەوە دوو نەخۆشی بوو یەکی گرانەتا بوو یەکیش مناڵ سۆرێژە بوو نەخۆشی نەبوو ئیستا سەد شکل نەخۆشی پێیا بوو خەڵکیش ناتوانێت عیلاج خۆی بکە ناتوانێت بەتەواوی عیلاج خۆی بکە. باشە حاجی ئێوە چەند ساڵە برادرن لەگەڵ پیاوانە؟ وەرکێ وەلەم پیاوە بەڕێزانە چەند ساڵە هاوڕێ و برادر؟ وەڵڵا ئەمە چەند ساڵە گەنیستای من لە بوون خانە نشینە و لە مزگەوت یەکەوە نوێشکێن و بوونەوانە دو سێ چوار ساڵێک یەکتەیە بینین لە مزگەوتا بینین لە بوونەوە هاینەوە یەکەوە بەلەوە هەر کەس لە مەچوول لە ماڵ خۆی بووە. مامە حاجی چەند ساڵە ڕەفیقایەتی بۆچی وەک جاران نەما؟ وەک جاران نەما ڕەفیقایەتی سای بووەتە مەسلحەت و شخصیات و ئەوە لەم ستێ لە مەسلحەت برادری کاتیە جاران برادری قەدیم مخلسی بوو خزمایەتی بوو هین نەبوو تەماحوست لە بەینا نەبوو فەرقی زۆرە ئێستا لەگەڵ ئیسا سەردەمی گەنجیەوە خەڵک دڵی پاک و سەردانی یەکیە کرد بۆچی ئێستا وەک جاران نەما؟ ئێستا وەک جاران نەماڵە ئێستا سلەی ڕەحم کەمەوە بێتەوە ئێستا بۆنێ ئەم مۆبایل و تەلەڤیزیۆن و ئەم سەنتەلایتەوە هاتو چۆن نەما و ڕەفیقایەتی کەم بۆ تۆ گشتی هەر وە گشتی خەریکی مەسلحەتە و تەماح و ئیش و کارە جاران وانە و خەڵک برادری خۆشتر بوو یعنی مەسلحەت تەماحی لە بەینا نەبوو هاوسەتی خۆش بوو سەردان خزم و کەسوکار زووتر ئەکریا ئێستا نەما وەک جاران کەم بۆ تۆ زۆر کەم بۆ تۆ ئێستا. دەستەکانتان خۆش بێت خۆش بێت هەزێتماندار.